باوەڕکە باڵەپۆشی یان با بڵێن پێشکەوتن و خوێندەواری و بەدەستهێنانی شەهادە و ئامانجی بەرز ئەوانە هیچ پەیوەست نییە بەوەی کەەوە ئەوە باڵاپۆش بی یاخود باڵاپۆش نەبی پەیوەستە بە پەروەردەی ئەو ئینسانە لەو ماڵە بە کەفاعەتی خۆی بە هاندانی خۆی بە هەوڵدانی خۆی بە خەباتکردنی خۆی لەبە ئەو بوارانە ئێستا نمونەمان زۆرە خۆ لە دنیا چەند پزیشکی باڵاپۆش هەیە سەرکەوتووە لە میهنەکەی چەند مامۆستای زانکۆی باڵاپۆشمان هەیە سەرکەوتووە چەند ئەندازیاری باڵاپۆشمان هەیە چەندەها قوتابیان کاتێکەوە لەوانەی کە نمرەی ساڵانە وەردەگرنەوە لە ئاستە جیازیەکانی خوێندن ڕێژەی زۆریان باڵاپۆشن یعنی کەواتە ئەگەوێت و دراسی وەربکرێت دراسی زانستی هیچ ڕێگرێک نییە لەبینەوەیکەوە ئەو ئافرەتە ئەو کچە ئەو خوشکە باڵاپۆشە لە ئاستی زانستی کەم دەکاتەوە بگرێت لەوانەیە ئاستی زانستی بەرزیش بکاتەوە چونکە کەسایەتی باڵاپۆش باوەڕ بکە لەوانەیە لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی دەرونی لە ڕووی زانستی ئاستی بەرز دەبتەوە پێگەی گەورەتر دەبێت